جارێکی تر یەکێتی و پارتی بەبێ مەرجی چارەسەری کێشەکانی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر بەشداری لە حکوومەتی عێراق دەکەن و جگە لە شەڕی پۆستەکانیان لە بەغداد هیچ مەرجێکیان بۆ ئاساییکردنەوەی دۆخی شارەکە نەبووە. چاودێرانی سیاسی و مامۆستایانی زانکۆش پێیان وایە یەکێتی و پارتی تاک و بەرژەوەندی شەخسی و حزبیان هەبێت چارەسەری کێشەکانی کەرکووک لە پێشینەی ڕێکەوتنە سیاسیەکانیان نابێت لە بەغداد. تاکوی ئێستا بەبەتی کەرکووک مادەی 140 گەڕانەوەی پێشمەرگە ئاڵای کوردستان لە کەرکووکە ئەمانە مەطرحی باسەکانیە لە پاکێجەکانە بۆ کە لە بەغا لەگەڵیان قسە بکەن. ئەمە دیارە کەم و کوڕێکی زۆر لە دەسەڵاتی ئەو دوو حزبەتانە ئەوان زیاتر خەمی پۆستەکانیان نەخ خەمی دۆزی کورد خەمی کەرکووک خەمی ناوچە دابڕێراوەکان لە هەرێمی کوردستان. بەداخەوە ینی ئەوە کاری لە پێشینەیان بۆیە ئەوە خەمی سەرشیان بۆیە. من پێم وایە ئێستا هیچ چۆنەڵی سەر و سامانێک لە کەرکووکان نەماوە. ئەوە هەمیشە هەروە بووە هەمیشە هەروە بووە خەمی کەرکووکیان نەبووە بەس ئەو کاتێک کە خەمیان بووە یاخود زۆر باسییان کردووە بە جدی قسەیان کردووە ئەو کاتە بووە کە نەوت و دەسەڵات و سەر و سامان هەبووە. ئێستا کە هیچێکی وانەما و حکوومەتی عێراقی زاڵە بەسەر کەرکووکە لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسی و هەموو بوارەکانی تر ئێستا ئەوان وازیان لە کەرکووک هێناوە. بەشداری پارتی و یەکێتی لە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لە کاتێکدایە ماوەی زیاتر لە ساڵێکە کەرکووک بە دۆخێکی ئەسیار و ناهەمواردا تێدەپەڕێت و کورد لەو پەڕی بێدەسەڵاتی سیاسی و ئەمنی و ئیداریدایە و دوورخستنەوەی بەڕێوەبەران و بەرپرسانی کورد لە پۆستەکانیان بەردەوامە. پەرلەمانتارێکی خولی پێشووی یەکێتیش لە پەرلەمانی عێراق دەڵێت سەرکردایەتی سیاسی کورد هیچ کات لە خەمی کەرکووک نەبووە. کەرکووک هیچ کات ئەولێتی سەرکردایەتی سیاسی کورد نەبووە و من پێم وایە کێشەکانی کورد وا قوڵ بۆتەوە ئومێدی چارەسەرکردنی خێرای لێ نابیندرێ و پێم وایە دوو پۆست لە بەغدا و لە هەرێمی کوردستان ماڵی کوردیان وا پەرت کردووە برینەکانیان قوڵ کردەوە بە ئاسانی ساڕێژ نەبێتەوە. یەکەمیان پۆستی سەرۆکی هەرێمە کە ئەم پۆستە کوردستانی تووشی قەیرانی گەورە کرد و نەهامەتی گەورەی بەسەر هەرێمی کوردستانی هێنا و دواتر پۆستی سەر و کۆماری عێراق جارێکی تر برینەکانی نێو ماڵی کوردی قوڵ کردەوە. هەرێم خۆی یەکلا کردوتەوە لەگەڵ کەرکووکە خەڵکی کەرکووکە تا ئێستا خۆی بە هەرێمە هەڵەواسی و ئومێدی بە هەرێم ماوە ئەگینا ئەرێم دەستبەرداری کەرکووک بووە. ئێستا کەرکووک بە دۆخێکی سیاسی و ئیداری خراپدا تێدەپەڕێت و مەترسی دووبارە گۆڕینی دیموکرافیای شارەکە لە ئارادایە. یەکێتی و پارتیش لە جیاتیەوەی بەمەرجی ئاساییکردنەوەی ئەو دۆخە بەشداری حکوومەت بکەن شەڕی وەرگرتنی پلە و پۆست دەکەن لە بەغدا. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.